پیرۆز بێت 44مین ساڵیادی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە. لە 44مین ساڵیادی ئاشکرابوونی کۆمەڵەدا هەزاران سڵاو درود دەنێرین بۆ یادی ئازیزی هاوڕێ حەمەحسێن کەریمی، یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە و هەروەها زیاتر لە 2500 یان بەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران کە لە پێناو بەختەوەری ئینسان و لە پێناو ئازادی و یەکسانیدا گیانی ئازیزیان بەخت کرد. هەروەها سەری ڕێز و نەوازش دادەنەوێنین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان. سڵاو بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە لە ناو ئەشکەنجەگاکانی کۆماری ئیسلامیدا یان لە شەڕی قارەمانانەی پێشمەرگانەدا لە هەر کۆیەکی ئەم جیهانەدا کە هەن بریندار و کەم ئەندام بوون و ئازاریان چێشتووە و بەشێک بوون لە مێژووی پڕ لە شانازی ئەم ڕێکخراوەیە و ڕێزیان لێدەگرین. هەروەها سڵاو بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لەم 40 و چەند ساڵی ڕابردوودا بە پشتگیری و پشتیوانی بێدرێغی خۆیان لە کۆمەڵە ئیمکانی ئەوەیان پێکێناوە کە ئێمە ئەو شانازیەمان پێ ببڕێت. ئەمڕۆکە یادی 44 ساڵی بکەینەوە و خۆمان بە بەشێک لەو مێژووە و درێژە دەری ڕێبازی گیان بەختکردووانیان بزانین. نزیکەی 5 مانگ بەسەر بزوتنەوەی گەورە و شکۆجاری خەڵکی ئێران لە دژی بەربەڕیەت و توندوتیژی مەزهەبی کۆماری ئیسلامی، واتە بزوتنەوەی کە بە دوای قەتڵی حکوومەتی ژینا ئەمینیدا دەستی پێکرد تێدەپەڕێت. چەخماخەی ئاخێزی شۆڕشی سەرتاسەر ئێران لە کوردستانەوە لێدرا و خەڵکی کوردستان لەو ماوەیەدا بەردەوام پێشەنگ و پەیگیری ئەم ئاخێزە شۆڕژگەرانەیە بوون. بەڵام لە هەمان حاڵدا لەم ماوەیەدا کوردستانی شۆڕژگێر لە ژێر تونترین گوشارەکانی کۆماری ئیسلامیدا بووە. لە جەریانی ئەم ئاخێزە شۆڕژگەرانەیەدا بەداخەوە تا ئێستا زیاتر لە 500 کەس لە خەڵکی کوردستان و شارە جۆراوجۆرەکانی ئێران لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە گیانیان بەخت کردووە. بە هەزاران کەس بریندار و زیاتر لە 20,000 کەسیش دەست بەسەر کراون. بنەماڵەی بەشێکی زۆریان بەرەو ڕووی زۆرێک کێشە و گرفت و کارەسات بوونەتەوە. توندوتیژی و سەرکوتی خوێناوی خەڵکی کوردستان 43 ساڵە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامیدا پەیڕەو دەکرێت. ڕژیمی ئیسلامی هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە کوردستان وەک هێزێکی داگیرکەر هەڵسوکەوتی کردووە. خەڵکی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامیەوە ماهیەتی کۆنەپەرستانەی ئەو ڕژیمەیان بە دروستی ناسی و لە ڕێفراندۆمی درۆینەی ئارێیانە بۆ کۆماری ئیسلامی بە بایکوتی یەکگرتوانەی ڕێفراندۆمەکە نایکی گەورەیان بە کۆنەپەرستی ئیسلامی و سەرتاپای ئەم دەسەڵاتەدایەوە. شوارزەیە خۆڕاگری جەماوەری لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا ڕادەی دژمنایەتی کۆماری ئیسلامی لەگەڵ جەماوەری شۆڕژگەری کوردستان گەیاندووەتە لووتکە. لەو ماوەیەدا کۆماری ئیسلامی لە هیچ جەنایەت و پیلانگیڕیەک لە کوردستان دەستی نەپاراستووە و بەم حاڵەشەوە بەردەوام بەرەو ڕووی شکست و ناکامی بووەتەوە. بەڵام نەفرەت و تووڕەیی ئێستای حاکمیەت لە خەڵکی کوردستان دوای قەتڵی حکوومەتی ژینا ئاستێکی بەرینتری بەخۆیەوە گرتووە. ناڕزایەتی بەرین لە شاری سەقز و لە کوردستان بۆ یەکەم جار ئاوێتەی شەپۆلێکی بربڵاو لە ناڕزایەتی و مانگرتنی سەرتاسەری کۆمەڵانی خەڵکی ئێران بووە. پیلانی دووبەرەکی نانەوەی حاکمیەت لە ماوەیەکی کوورتدا پوشەڵ کرایەوە و خەڵک لە سەرتاسەری ئێران سەرەڕای هەر جیاوازێکی زمانی، مەزهەبی، نەتەوەیی،
عەقیدە و بیرروبۆچوون لە بەرامبەر ڕژیم ئیسلامیدا وەستانەوە. دروشمی ژن ژیان ئازادی کە لە کوردستانەوە سەری هەڵدا بوو بە هێزی بزواندنی بزوتنەوەیکی پێشڕە و ئازادی خوازانەکە بەشی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەڵگایەی لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامیدا ڕاکرد. ژنان و لاوان هاتنە مەیدان چاوەی ڕێجاخوازی ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران گشتترین و ئینسانیترین ئاسۆی سیاسی، فەرهەنگی و کۆمەڵایەتی بەرەو ڕووی خەڵکدا بکەنەوە. ڕەتکردنەوەی سەروەری، نەمانی هەڵاواردنە ڕەگەزی و نەتەوەیەکان، دابینبوونی یەکسانی ژن و پیا و کەمینە ڕەگەزیەکانی تر، ڕێزگرتن و پێبەندبوون بە مەفەسەرەتایەکانی ئینسان، جیای دین لە دەوڵەت و لە پەروەردە و بەرهێنان، دابینبوونی ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان و مافی خۆشبژیوی بە کۆمەڵ، بە فەرمیناسینی مافی ڕێکخراوبوون و دەربڕینی ناڕزایەتی، نەهێشتنی زیندانی سیاسی و نەمانی ئەشکەنجە و ئیعدام، پەرەپێدان بە زانست و بەرەو پێشوون و دژایەتیکردن لەگەڵ خورافات و ناوەندەکانی پشتبەست و بە نەزانی و دواکەوتوی بوون بە لانی کەمی جاخوازیە هەنووکەیەکانی ئەم شۆڕشە. لەم شۆڕشەدا ژنان، لاوان و خەڵکی تێکۆشەری ئێران و کوردستان بە کەڵگوەرگرتن لە ئەزموونی ڕابردووی خەباتکارانەیان و هەروەها کەڵگوەرگرتن لە مێدیا و ڕاگەیەنرە کۆمەڵایەتیەکان بە ملیۆن کەسیان لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات بەرەنگاری کۆنەپەرستی مەسهەبی کردەوە. دروشمی پێشکەوتن خوازانەی ژن ژیان ئازادی توانی زۆر زوو سنوورەکانی ئێران ببەزێنێت و پشتیوانی و هاوسۆزیەکی جیهانی و کەموێنەی ملیۆنان کەس لە خەڵکی هاوچارەنووسی دنیا بۆ لای خۆی ڕابکێشێت و یەکگرتووی و هاوخەباتیەکی پتە و لە نێوان خەباتکارانی ناوەوە و دەرەوە لە دیاپسۆڕە شکڵ پێدات. هاوکاتەم شۆڕشە ڕژیمی هار و سەرەڕۆی ئیسلامیشی لە ناوخۆدا بە جۆرێک تووشی داماوی، لاوازی و شپرزەیی کردووەتەوە کە لە ماوەی 14 ڕابردوودا بێوێ نەبووە. هەروەها توانیویە جێگە و پێگەی نێونەتەوەی ڕژیم بە ڕادەیەکی زۆر لاواز بکات. بە جۆرێک کە ناچار بوون ڕژیم ئیسلامی لە کۆمیسیۆنی پێگەی ژن لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دەرکەن. بازنێگە ماروەکان لەسەر ناوەند و بەرپرسە باڵاکانی ڕژیم چڕتر بکەنەوە و هەروەها پەرلەمانی ئەوروپا بە زۆرینەی دەنگ پێشنیاری ناساندنی سوپای پاسداران وەک هێزێکی تێرۆریستی پەسەند بکات. بۆ واتایکی تر، شۆڕەشی ژینە بە کۆمەڵانی خەڵکی نیشاندا کە یەکگرتن ڕەمزی سەرکەوتنە و تێپەڕبوون لە بارودۆخی ئێستا و بنیادنانی نظام و نەزمێکی نوێ و دنیایەکی باشتر ئەگەرچی بە مەسیرێکی گەلێک پڕ لە کەند و کوسب و هەوراز و نشێودا تێدەبڕێت و لە ڕاستیدا ڕێگایەکی نێوقەدبڕ و بۆ گەیشتن بە ئامانجبوونی نییە، بەڵام بابەتێکی ئیمکان پەزیرە و مەحاڵ نییە. لە حاڵێکدا کە لە سایەی ئەو شۆڕشەی چەخماخەکەی لە کوردستانی شۆڕژگەرەوە لێدرا، خەڵکی ئێران لە کوردستانەوە تا سیستان و بەلوچستان، لە سنەوە تا تەورێز و شوێنەکانی تر، شان بەشانی یەکتر دروشمی ئازادی و یەکسانی دەڵێنەوە و عەزمیان جەزم کردووە بۆ دروستکردنی کۆمەڵگایەک کە تیادا ئاسەوارێک لە ستەمکاری و دیکتاتۆری و پێشێلکرانی مافە سەرەتاییەکانی مرۆڤ بوونی نەبێت. ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامی و ناسیۆنالیستە تۆندڕەوێرانیەکان کە پرۆژەی بەناو ئەڵتەرناتیڤ سازی و گاڵتەجاری وکالەتە تاکێکەسیەکان و مەجازیەکەیان لەگەڵ شکست بەرەوڕووبووتەوە و ناوەڕۆک و ماهیەتی شۆڕشی ژن ژیان ئازادی دژ بە بەرژەوەندیەکانی خۆیان دەزانن، بە مەبەستی تێکدانی یەکگرتووی خەڵک و بەلا ڕێجابردننی ئەو شۆڕشە لە خۆپیشاندان و کۆڕ و کۆبوونەوەکانی دەرەوەی وڵات و هەروەها تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزیۆنە فارسی زمانەکانەوە بە شێوەیەکی دژمنکارانە لە دژی خەڵکی کوردستان قسە دەکەن و بە پێشەوانەی ئاڕاستەی خەڵک لە مەیدانەکانی بەرەنگار بوونەوەیەکی چارەنووسساز لە نێوخۆی وڵاتدا لە دەرەوەی وڵات خەریکی چاندنی توی نەفرەت و دووبەرەکین. لە حاڵێکدا کە لە ماوەی 100 ڕابردوودا هەردوو نظامی پاشایەتی و ئیسلامی هەرچەیەکیان لەدەست هاتووە دژ بە خەڵکی کوردستان درێغیان نەکردووە.
لەشکەرکێشی نظامی، میلیتاریزەکردن، ئەمنیەتیکردنی سەرجەم بوارەکانی ژیان، دەست بەسەرکردنی بەرین، ئەشکەنجە و ئیعدام، تیرۆر لە نێوخۆ و دەرەوەی وڵاتدا، هەژارکردنی بە ئەنقەست و پیلان بۆدا ڕێژراو، پێشێلکردنی سەرجەم مافە دیموکراتیک و نەتەوەکانی خەڵک، لەوانە مافی سەرەتایی فێرکردن و بارهێنان بە زمانی دایکی و هیتر بریتین لە کارنامەی هەردوو حکوومەتی جنایەتکاری سەڵتەنەتی و ئیسلامی. ئەوان لەم تەبلیغاتە ژاراویە ڕێکخراوەدا بوونی نەتەوە و ناسنامەی جۆراوجۆر لە جوگرافیای ئێراندا ڕەت دەکەنەوە. زمانی کوردی بە لەهجە و شێوەزار پێناسە دەکەن و فەرهەنگ و مێژووی خەڵکی کوردستان ئاوەژۆ نیشان دەدەن. واتە ڕێک ئەو کردارانەی کە کۆماری ئیسلامی لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا بڕێوە بردوون. ئاشکرایە کە ئەگەر قەرار بێت کەسانی وەک ئەم کۆنەپەرستانە کاربەدەستانی حکوومەتی دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بن لە هیچ ڕادەیەک لە جنایەت و وەحشیگەری وەک ئەوەی کە لە هەردوو ڕژیمی سەڵتەنەتی و پەهلەوی و ئیسلامیدا دژ بە خەڵکی کوردستان ئەنجام درراوە خۆ نابوێرن و بۆ سەرکوتینەتەوە ماخوازەکان لە ئێراندا ڕووباری خوێن دەخەنڕێ. بەڵام ئەوەی کە مایەی هیوا و دڵخۆشیە ئەو ڕاستیەیە کە دەنگی ئەم جۆرە ڕەگەزپەرستانە لە نێوخۆی وڵاتدا دەنگدانەوەیەکی نییە و جەماوەری یەکگرت و شانبەشانی یەکتر تا گەیشتن بە سەرجەم مافە پێشێلکراوەکانیان و دابینکردنی ئازادی و یەکسانی، دامەزراندنی یەکێتێکی دڵخوازانە و ژیانێکی باشتر درێژە بە خەبات و تێکۆشانی خۆیان ئەدەن. ئەگەرچی هەروەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد بەداخەوە زمونونەکانی ئەم زیاتر لە چوارمانبوونیوە ئاسان و بێهەزینە دەستەبەر نەبوون، بەڵام لە هەمان حاڵیشدا شاهدی هاوپشتیەکی کەموێنەی خەڵکی هاوچارەنووس لە کوردستانەوە تا بەلوچستان، ژنان، لاوان، کرێکاران و زەحمەتکێشان، هونەرمەندان و ڕووناکبیران، نووسەران و وەرزشوانان، پزیشکان و پەرستاران و هیتر بووین و هەر ئەم هێزە گەورە و بەرینەیەکە هیوای بە سەرکەوتن گەیاندنی شۆڕشی لە دڵی هەموواندا زیندوو ڕاگرتووە. ئەم شۆڕشە سەلماندی کە ڕوخانی حکوومەتی ئیسلامی حتمی و ناچاریە و خەڵکی شەریف و ئازادی خواز زیاتر لە پێش و لە گەیشتنمە ئازادی، بەرابەری و دادپەروەری کۆمەڵایەتی نزیک بوونەتەوە. کۆمەڵە وەک جەریانێکی چەپ و سۆسیالیست کە لە پێناودا مزراندنی حاکمیەتی جەماوەری، سڕینەوەی هەموو ئاسەوارە کارە سادبارەکانی حکوومەتی پاشایەتی و ئیسلامی لەسەر ڕەواڵەتی کۆمەلگای کوردستان و ئێران، بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی دانیشتووی ئێران و یەکێتی دڵخوازانەیان و هەروەها هاوژیانی خەڵکی هاوچارەنووس خەبات دەکات. لەسەر ئەو باوەڕەیە کە قبولکردنی مافە ئینسانی و دموکراتیەکانی خەڵکی کوردستان و باقی نەتەوە و ناسنامەکانی دانیشتووی ئێران و بەشداری لە چوارچێوەیەکی ئازاد، یەکسان و سیکۆلاردا کەم ئازارترین و ئینسانیترین ڕیگە چارەیە بۆ ژیانی نەتەوەکانی دانیشتووی ئێران لە پەنای یەکتریدا. ئێمە وەک هێزێکی چەپ و سۆسیالیست وێڕای هەڵدان بۆ لەیەک نزیککردنەوەی سەرجەم هێز و لایەنە چەپ و ئازادی خوازەکانی کوردستان و ئێران و هەروەها هاوکاری لەگەڵ حیزب و لایەنە دموکراتیک و ئازادی خوازەکانی کوردستان تێدەکۆشین کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ستەمگیت و لەوە دڵنیا بکەینەوە هەروەک خۆمان بە بەشێکی دانەبڕاو لەم شۆڕشە دەزانین، هاوکات بەهێزکردن و پاراستنی یەکێتی و یەکگرتووی و هاوخەباتی ئەوان لەم بارودۆخەدا بە ئەرک و ئەولەویەتی سەرەکی خۆمان دەزانین، لەبەر ئەوەی تەنیا لەسەر ئاوا بەستێنێک خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و سەرجەم ناوچەکانی ئێران ئیمکانی ئەوەیان دەبێت کە بیر لە دامەزراندنی کۆمەلگایەکی سۆسیالیستی بکەنەوە کە تیادا ئاسەوارێک لە چەوسانەوە و ستەم و هەڵاواردن بوونی نەبێت. لە کۆتاییدا پێویستە یادی سەرجەم گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی بەرز و پیرۆز ڕابگرین و سەری ڕێز و نەوازش دابنەوێنین بۆ بنەماڵەی سەربەرزی ئەو ئازیزانە و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان و ئازادی دەست بەسەرکراوان خوازین.